سڵاوتان لەبێت ئێرە باڵەخانەی دیهشتا لە زۆنی دووی بەرزایەکانی سلێمانی لەگەڵماندا بن بۆ بینینی بەرەو پێشچوونی قۆناغەکانی کارکردن لە ڕووی دەرەوە و ناوەوەی باڵەخانەکەدا. لە ڕووی ناوەی باڵەخانەکەدا سەرجەمبڕگەکانی وەک گەچکاری، سەقفی کوناف، کاشی، ڕووپۆشکردنی مەسعەدەکان لە تاوابووندایە. لە ئێستادا سەرقاڵی تاواکردنی بڕگەکانی تەختەی ئەرزی، دانانی دەرگا، کاوانتەر بۆ یاخی کۆتایی دای. وە لە ڕووی دەرەوەی باڵەخانەکەدا سەرجەمکارەکانی وەکو لەبەخ، ڕووپۆشی مەنتەڵەما بۆ یاخ دیکۆریشن لە تاوابووندایە. سەرجەمکارەکانمان بە بەکارهێنانی کەرەستەی بیناسازی کواڵەتی بەرز لەژێر ڕێنمایی و چاودێری ئەندازارانی پرۆژەدا جێبەجێ دەکرێت.